ماسترین کارگاه دروستکردنا قماشی ji Pamukê li Diyarbekirê hat avakirin. Heştê amîrên robotîk di nava evê kargehê de rojane 36,000 kîloyên qumaşê ji bendûkê Amedê durust dikin. Rojane ev kargehe 32 ton bi milyonehan reng û curên qumaşî durust dike. Yek ji kargehên mezinên qumaşî li Amedê di Rûdawê de bibînin. Ev kargeha Mîray Tekstîl e. Anku yek ji masterîn kargehên dirustbûna hezarahan curên qumaşî li Amedê. Ev kargehe nû hatiye avakirin li vê derê ji ber ku Diyarbekir dibe paytextê qumaşî û Pamukî li tevaya Tirkiyeyê. Her wiha bi vê yekê jî navdar e. Dem baş bînerin Rûdawê sanetkarên hêja hezkiriyên kargan. Li Amedê, li Diyarbekirê yek ji masterîn kargehên tekstîlê Mîray Tekstîl e. Ev kargehanê bendûk Anku Pamuk dibe bendûk û bendûk dê nav Mîray li dawiyê bi hizaran bi sedan hizar ji çeşît û cûr û bi hizaran û sedan hizar ji rengên qumaşî di nava evê kargehê de li dawiyê ji wî bendûkî tên durustkirin. 430 gencên meyên Diyarbekirî di nava evê kargehê de dikarin rojane 40 ton ji qumaşên cûr bi cûr durust bikin. Gelme bin di bernama îcar de em ê nîşaniya bidin. Çawa di nava Mîray Tekstîl de yek ji masterîn kargan li ser astê hemû welatê Tirkiye û Rojhilata navîn ka çawa ev bendûke dibe ev qumaş e. Dirustbûna vê kargehê li navçeya pîşesaziya Diyarbekirê Anku li Amedê derfeteke ji bo zêdetirî 405 gencên Amedê durust kiriye. Her wiha berizbûna astê beremanîna qumaşî ji bo kargehên dirustbûna cilûbergan hem li Amedê hem jî li Tirkiyeyê. Firmamız 2001 yılında کۆمپانیاکەمان لە ساڵی 2001 لە ئیستەمبول دامەزرا. کۆمپانیاکەمان لە رووسیا و کۆمپانیایەکی دیکەشمان هەر بە ناوی میرای لە ساڵی 2001 لە ناوچەی پیشەسازی ئامەد لەسەر ڕوبەری 75 دۆنم زەوی دامەزرا کە 59 دۆنم زەوی داخراوە و 20 دۆنمیشی کراوەیە. دەمەوێت تێش بخەمە سەر چالاکی کۆمپانیاکەمان. ئێمە لێرە کارەکانی ڕستن و چنین، دروستکردنی قوماش و بۆیاخی قوماش بەرهەم دەهێنین. داواکانمان لە ئۆزبەکستان بەرهەم دەهێنرێت و هاوردە دەکرێت. دوای ئەوەی لە بورسا و دیلۆکیش بەدەستمان دەگات. ئێمەش لێرە 80 ئامێری زۆر پێشکەوتومان هەن. ڕستن و چنینی بۆ دەکرێت، قوماش دروست دەکەین و پاشان ڕەنگی دەکەین و بەم شێوەیە پێشکەشی کڕیارەکانمانی دەکەین. چەندین بەشی جۆرا و جۆر لە کۆمپانیاکەمان بەدی دەکرێن، وەک سەرچاوە مرۆییەکان، تاقیگەکان، کوالیتی کۆنتڕۆل، ژمێریاری، کارجێڕی، کڕین و فرۆشتن. سەرباری ئەو ستانداردەی خۆمان کاری لەسەر دەکەین. کڕیاری تایبەتمان هەن کە هەندێک جار داوای ستانداردی تایبەت دەکەن. Destpêka dirustbûna qumaşê ji Pamukî dibe bendûk. Ewha durust dibe. Ev jî qonaxa yekem ew girîngtirîn et vî barî de. Ev kargehe bendûkê xwe ji Amedê, her wiha Borsa, Gaziantep, Kahramanşar û li welatên Oz Pakistan û Hindistanê diîne ji ber
بلندیا آست برمانینا وان آمیران دناوا و کارگه ده. هشت آمیر دناواوی بشیده آنکو درزبونا قماشی هر یک جوانه دیگ دم جمرده دکاره جنوزده یا 29 کیلو قماشی برهم بینه. هر آمیرک دو دم جمرنده یک تو به قماشی یه 55 کیلوگرامی درست دیگه. بینرین برنامه ما یا روداوه بندوق اوه دبا قماش گرینگترین پارت بش دناوا اوه کارگاه هری مازنده بش درزبونا قماشی آنکو اوه بندوکه هنه اوه بندوکه هنه جه پاموکی درزده با دورا دیار بکره دورا که هری نافداره لترکیه هموه جبو بندوکی لتوا دنیاه بندوکی دیار بکره اوی عرفا اوی مردینه و ین دورندن دخوازن جبر کالیتاوی هری باشه اف آمیرین ناوا اوی بشه هنه دا نزی هشت آمیرانه اف آمیرین هنه هری کشی وانه دکاره 2 ساعت و 15 دقیقه دا 55 کیلو قماشی جبندوکن اوهاین جدا یعنی هری کالیتی باش درست بکه اف هر هشت آمیرین هنه نزیکی 7700 توبن اوهاین بندوکی جرا دخوازه بردوام دبا 7700 پریا ماکینین اوها بخنت ناوا آمیری ده هر آمیری که جوان جی نزیکی نوتو 6 بکرین اوها دخوازه ین بندوکی هیا قماش هری قلتی بندوکی درست بکن 205 کارمند دناوا وی بشیده کار دکن و بودما 24 دم جمیران چافدیریا وان آمیرین زیرک و روبوتیک دکن هر وها پلانا کارگه جبو درزبونا چه جورا قماشه کی جیبه جی دکن. Ben Miray Tekstil Örgü Bölümü... من Bilal Suzan لپرسراوی بشی رستن و چنینی کمپانیای میرایی تکستیلم 250 کارمندمان هەیە و ڕۆژانە 32 تۆن قماش بەرهەم دەهێنین. ئەو قماشانەی بەرهەمیان دەهێنین لەسەر ئاستی کوالیتی و ستاندەردی جیهانیە. لە قۆناغی داهاتووماندا بەرنامەی کاری تایبەتمان داڕشتووە بۆ بەرزکردنەوەی زیاتری کوالیتی بەرهەمەکانمان. دەتوانین ئەم کارە بکەین بەهۆی ئەوەی ئامێرەکانمان زۆر پێشکەوتون و کوالیتی کارەکانمان دەگەینینە ستاندەردە هەرە بەرزەکانی جیهان. تەنانەت هەوڵی چێبڕچێ دەدەین لەگەڵ براندە جیهانیەکان. لەم قۆناغەدا 205 کارمەندمان هەیە و لە بەرنامەشماندایە ژمارەی کارمەندەکانمان زیاتر بکەین بۆ ئەوەی بەرهەمەکانمان زیاتر بێت. بە زیادکردنی بەرهەمی کارگەکەمان دەتوانین خزمەتی زیاتری خەڵک بکەین لە ڕێگەی دابینکردنی هەلی کاری زیاتر و باشترکردنی دۆخی ئابووری وڵات. همو قماش هاتیه برمانین دچه بردستی کارمندین کوالیتی کنترول و با 5 آمیرین اوهاین سردمانه دناوا و کارگه ده لقلیتیا قماش هاتیه دروست کرن جبندوکی دنیرن هر وها لپزگریکان دیگرن پاشان دشنن بشه شوشتن و بویاغه. اف بشه هری مزنه و دلی کارگه هیا بشه بویاخ کرنو شوشنا قماشی. اف آمیره مینا جلشوا دیار دکن آمیرن زیرک و روبوتیکن هر وها پیشکفتین دو بویاخ کرنا قماشی ده. سیزده آمیر کجی یک دری هیا 10 دریان دناو ده هنه. هر دریه که وانه دکاره هیا 200 کیلو گرامان بویاغ بکه جقماشی. سرجمی دریان آنکوی توای آمیران
دیگه 55 داری آنکو به هفت را دکارن هیا 1100 کیلوگرامان ین قماشی به هفت را بویاغ بکن رنگین وکری دناوا وان آمیراندا هفت دم جمران جرات خوازه هیا بین رنگ کرن و هر روسا رنگین تاریجی 5 دم جمر جرات دخوازند ناوا وان آمیراندا بمینن هیا رنگ بکن بینرن رودای پشتی قماشش بشه بندوکی چه کوالیتی کنترل و کوالیتی کنترل بریار دا آنکو گلوپا کس جبشه بویاغ وکر جرا دو بیشن دست بکن هین بویاغ بکن کارمندن وره پریوان آمیرن هنین مزان که هر چاوکی شوان 200 کیلوین قماشی ورد گرد ناف قماشی این جمع بینن 400 کیلوه قماش نب مترال ویداره به کیلو نه آنکو وزن قماشی تی دستیشان کرن جبو اوی آمیره هنه اف آمیره هنه دکاره 400 هر چاوکی دبا 200 کیلوین قماشی بشه اتناف دا اف آمیره هنه بکن پولیتلی دکاره هیا 2200 چنده 2247 لیتر آوه وردگیره تفلی بویاغی دبه و یکم جار قماش تی چاره سر کرنه جه هر تشتکی دوف دا دست بویاغی تی کرن دوف دا رنگ تی نه اف قماش وی ببه تیشرتن اوها خودی قماش اوی کارگاه قماش تخوازه دخوازه اف قماش رش به از این ها نشا بدم آن جوارا بیجم کچا اوه به بویاغ کرن بو رنگ رش نه و سه رنگا تفلی هف بکن رنگ اورنج آنکو یه پرتقالی 3 کیلو رنگ بلک آنکو رش 33 کیلو رنگ بلو آنکو یشین 2 کیلو تفلی هف دکن و اف قماشه و به رنگ کرن هیا اف قماشه به رنگ کرن دبه 5 دمجمیران دناوا اوی آمیری دابه دوف دا و به شیشتن و بچه آمیره کدن الویری شوشنا دوام دست پیدا که من گۆخاندیرە لێپرسراوی بەشی بۆیەخانەی بەرهەمەکانی لقی ئامەدی کۆمپانیای میرای تێکستیلم. ئامانجمان باشترکردنی کوالیتی و ستانداردی بەرهەمەکانمان. دوای هاوردەکردنی داواکان با قۆناغی ڕستن و چنین تێدەپەڕێت و دەگاتە قۆناغی مادەی خاو. دوای کۆنتڕۆلکردنیشی بۆیە و ڕەنگکردنی ڕادەستی ئێمە دەکرێت. بەشەکەی ئێمە ڕۆژانە نزیکەی 30 تا 35 تۆن قوماش ڕنگ دەکەین کە مانگانە دەگاتە نزیکەی 900 تۆن. بابەتە کیمیاییەکانمان لە بەرهەمەکانی فلۆتۆماسیۆن بەدەستمان دەگات. لەم بەشەدا 45 کارمەند کار دەکەن. ئامێرەکانمان لە 55 چاوپێک هاتووە. هەر چاوێک 13 ئامێری هەیە و هەر چاوێک 200 کیلۆگرام بۆیە لەخۆ دەگرێت. سەرباری ستانداردی بەرهەمەکانمان هاوکات بە پێی خواستی کڕیارەکانمان با گوێرەی کۆد و ڕەنگە دڵخوازەکانیان بەرهەمەکانمان بە شێوەیەکی تایبەت ڕنگ دەکەین بەو شێوەیە کە دەیانەوێت پێشکەشیان دەکەین. ئامانجی هەمومان لە میرای تەکستیل ئەوەیە بەرهەمەکانمان بە باشترین کوالەتی بخەینە بازاڕەکانەوە. پێشتر لە چەند کارگە و کۆمپانیایەکی ئۆزپاکستان، تونس، مەغریب و جەزایر کارم کردووە و ئەزموونەکانم دەری دەخات. کۆمپانیای میرای تەکستیل لە ڕووی ئامێر و بەرهەمەکانەوە باشترین کارگەیە. دوای تەواوبوونی پرۆسەی بۆیە و ڕەنگکردن قوماشەکان تەڕ دەبن. دواتر ڕەوانەی بەشی وشکردنەوە دەکرێت. لەوێ لە ماوەیەکی دیاریکراودا وشک دەکرێت و تەواوی قۆناغەکان کۆتاییان پێدێت. بینرین برنامه ما دنوا میرای تکسیلا ان آمیر نو و روبوتیک نو ایناینه بو نمونه اف روبوتی هنه روبوتی که گله کی جیرو سمارته بو تبلیکرنا رنگان انکو رنگ قماشی در بینه چوا کار دکن همینه که شو نشانی مبدن که اف روبوتی هنه چوا کار دکن بو نمونه اف پارچه هنه قماشی رنگی وی کس که دو خواسته بکرن خوا او رنگ قماشی در تینن بلی رنگ قماش برنگ کرنو بشه بویای کار بکه دبا رنگ به دستیشان کردن هیا او بکارن عین رنگ در بینن بونمونه اف پارچانه یا کس سه رنگ ین سرکی تبلیغ کنه رنگ سور رنگ زرد
تمام دمدا رنگ شین دیکت نافدا بگرامن بچوک او رنگا تبلیغ دیگه و پاشان رنگا درست دیگه اگر هم بین پارچه که قماش بینین بزانی که رنگ درست درکتیه اما بین بویای بینین بویا روبوتی جمرا آماده کری اگر این سکنه بینران از این ها پارچه بکم تدا او قماشش بندو کی درست بوی ام بکن تدا بینن رنگ چادر دیگه اها رنگی به اوها دبه کسک هم زیادت رو ببان خاره تمام اوها رنگ دنوا اوی روبوتی دا درست دبه پاشان اف پارچه هنه اف تیوبه هنه دگرن و دوف دا دخن دنوا آمیره ایکی دا اف آمیره هنه بودما ساعت ایکی یانکو یک دمش میری و اوی بالله هنه اوها شی بکه دوف دا و رنگ درستی جوان در بکه پشتی پلانا بویاغه جبو بش آماده کرنا بویاغی تیج تاقیگاه بویاغه دست به آماده کرنا رنگان و تیکل کرنا وان تیکرن بریکه که اتوماتیک دیچه ناف آمیرن بویاغ کرنه ده الوی داره 45 کارمند دست به بویاغ کرنا قماشی دیکن Çalışanlarımız, Miray çalışanları کارمەندانی میرای پێشکارکردنیان بەرنامە دیاری دەکەن و لەگەڵ کارمەندان ئێمە کۆ دەبینەوە و تیمەکانمان دەچنن لە لق و بەشەکانیان دەست بەکار دەبن. ئەوان خۆیان بۆ ئەو بەرنامانەی کار ئامادە دەکەن کە بۆیان داڕێژراوە. لە کۆبوونەوەکانیشدا کێشە و ئاڵنگاریەکان تاوتوێ دەکرێن. کوالیتی داوەکان پێداویستی بەشی ڕستن و چنین دەخرێنە بەرباس و لێکۆڵینەوە کاتێک بەرهەمەکان لە بەشی ڕستن و چنین دەردەچن لەژێر سەرپەرشتی تیمێکی تایبەت دەنێدرێنە بەشی بۆیە و ڕەنگکردن بێگومان دوای وشککردنەوە ئوتو دەکرێن و بە ئامێری تایبەت ڕادستی بەشی تاقیگە دەکرێن دوای لاری نەبوون و پەسەندکردنی بەرهەمی قماشەکان لەلایەن بەشی تاقیگەوە دەچێتە بەشی کۆتایی کە بەشی فرۆشتنە لەوێوە پێشکەشی کڕیارەکان دەکرێن همو قماش هاتی بویاغ کرن شوشتنا یکم آوان دست پیدیکل ویداره پاشان دیشنن بشک دن او آمیرن هنه با آوایی که مدرن قماشی دشون هیا بیتا آماده کرن جبو هندک آمیرن دن و شوشتنا دوام لویداره دست پید که او آمیرن هنه جرد بیجن رام اف آمیرن هنی گلکی مزنن دریجه یا وان 40 متران دریجه قماش بویاغ کری و یه آماده کری دشو همجی اوتی دیگه همجی کوالیتی ها دست نشان کرنا قماش جی درست دیگه پنجی و 4 کس هر دو آمیرا پرود بن دیک دم جمرده یک آمیر دکاره 800 کیلوگرام قماشی آماده بکه و اوتی بکه و هشک بکه و انتی بکتریاجی بکه آنکو 1360 مترن قماشی دیک دم جمرده درست بکه اف آمیر یکم جار قماشی دشو و پاشی انتی بکتریا دیگه پاشی قماشی نرم دیگه قناها دوام دوی آمیری ده قماشی میزی هفدو دیگه الدوف پلانا کارگه و خواستا بکری پاشان قماش تهشک کرن و اوتی کرن اف آمیره ده هر 100 کیلوگرام قماشی ده 6 کیلوگرامان جتینه در و دهاویجه هیا قماش دست نشان کری به درست کرن Boyahaneden gelen kumaşlarımız ram makinesi ئەو قماشانی لە بەشی بۆیاخ و ڕەنگکردن دەردەچێت ڕادستمان دەکرێت
ئێمەش دەیخینە سەر ئامێری ڕام. ئەرچی ئامێری ڕام بە گوێرەی ویست و خواستی کڕیارەکانمان ستاندەرەکەی دیاری دەکرێت. سەرەتا ئامێرەکانی ڕام دەست دەکات بە وشکردنەوەی قماشەکان، دواتر بە قۆناغی ڕەشانی سیستەماتیکی ئەنتیباکتریا و پۆشینی بەرگەی بەهێزی نەسووتانی دەست بەجێ بۆ دیاری دەکرێت. دواتر ئامێرەکانی ڕام بە پێی ستاندەردی داواکرا و دەست دەکات بە پرۆسی دیاریکردنی کێشی قماشەکان و پاشان بۆ ئوتوکردن ئامادە دەکات. دوو ئامێری ڕاممان هەیە و تێکرا 4 کەس کاری لەسەر دەکات. ڕۆژانە 30 تا 40 تۆن بەرهەم ئامادە دەکات. 30 ton ile 40 ton arasında üretim yapmaktadır. Niha kumaş amade biçe beşê dawiyê. Ev amîre hene dîsan kumaşî otî dike heya ciwan bêxoya kirin her wiha di nava amîrên birînê de yên otomatîk di nava kargehên din de heya karê wan jî bê asan kirin û paşan dişîne berdestê karmendan û li wê derê tobên kumaşî tên durust kirin. Binerin me ev qonağa dawiyê ya diruzbûna a qumaşê edinava evê kargehê de. Berî qumaş bibe top dîsan karmendên evê kargehê. Qonağa dawiyê dîsan li qualitiya qumaşê dine hem bi serve hem jî dinava anku berê piştî yê qumaşî. Qumaş da malverê okê hate dan wê bibe top. Na ev topên henên qumaşî dirêjiyawên not metre giraniyawî jî di navbera 24 ta 26 kiloan de. Li dîv xwasta bikirî. Ev qumaşa hene wê niha bibe top û wê biçe welatê Rusyayê. Li wêrê bikirekê wan ev qumaşa xwastiye. Di nava evê kargeha herî mezin da li Bakur anku li Diyarbekir. Ewha qumaş bi destê gencên me yên Kurd tê durust kirin. Bi hezaran cûr û rengên qumaşî di nava vê kargehê de tên durust kirin. Ev kargeha Miray Tekstil dibe yekemîn kargeha durustkirin û rengkirina qumaşî li Amedê. Her wiha weke yek ji kargehên modern jî tên naskirin li tevaya Tirkiyeyê. Berhemên vê kargehê heya niha nehatîne hinartin ji bo Herêma Kurdistan û Iraqê ji ber nebûna kargehên mezin yên durmanê û diruzbûna cilûbergan lêbelê. Li tevaya cîhanê berhemên Miray Tekstil anku yên karkerên Diyarbekirê qumaşê wan tê dîtin. Miray Tekstil'in hedefinde یەکێک لە ئامانجەکانی میرای تێکستیل زیادکردنی قەبارەی بەرهەمەکانمانە. قەبارەی ئێستامان 30 بۆ 40 تۆنە. ئامانجمان بەرزکردنەوەی قەبارەکەیە بۆ 50 تا 60 تۆن. بۆ بەرزکردنەوەی قەبارەی بەرهەمەکانمان پێویستمان بە ئامێری زیاتر هەیە و تیمی تایبەتی کۆمپانیاکەمان کار بۆ کڕینی ئەم ئامێرانە دەکات. لە بەشی ڕستن و چنیندا 80 ئامێرمان بەردەستە و لە بەرنامەماندایە بیگەێنینە 240 ئامێر. لە بەشی ڕەنگکردن 13 ئامێرمان هەیە و ژمارەی ئەوانیش بۆ 20 ئامێر بەرز دەکەینەوە. مەبەستمانە بۆ هەموو جیهان بکرێنەوە و ئەم ئامانجەش لە بەردەمماندایە. هاوکات لە سایەی کارمەندەکانمانەوە سەرجەم بەرهەمەکانی جلوبەرگ لە تیشێرتەوە تا دەگاتە هەموو جۆرە پۆشاکێک بەرهەم دەهێنین. بە کورتی هەر بەشێک لە قوماش دروستکردن بێت یان لە بەشەکانی دیکە ئێمە لە کارگەکەماندا بەرهەمی دەهێنین. متمانەی زۆرمان بە کارمەندانمان هەیە و بە پشتیوانی خاوەن کۆمپانیاکەمان ئەم ئامانجانەش دەپێکین. Dibe ew tîşêrt yan jî çakêtên sport an ku ew cilûbergên hîn berxwe dikin û rojane bikartênin. Di nava va kargehên mezin li Amedê hem qumaş hem durman hem diruzbûna cilûbergên wan hatbe durustkirin. Hebûna van kargehên mezin yên qumaşî li vê derê ji ber giringîdana xelkê deverê ye ji bo çandina pamûkî li ser hezarahan ji dûnemên erdî.